بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. بسران و بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی عزیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بەڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای گەورە عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاءالله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالی ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە، و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. لە بەرنامەی ئەمڕۆماندا، بەرنامەی ڕامان و وردبوونەوە لە قورئانی پیرۆز، ئاخیری سوورەتی ئەلمؤمنون بابەتێکی زۆر هەستیارە. خوازیارم هەموو لایەکمان بە بەرچاوڕوونیەوە و بە تەفەکوڕ و تەدەببوڕەوە لە خزمەتی ڕاوەستین ئەو چەند ئایەتانە کە گفتوگۆی خوای پەروەردگارە لەگەڵ دۆزەخیان. چونکە قورئان شتێکی باس نەکردووە کە هەر لە بۆ تەرفیهی و لە بۆ خۆشی و لە بۆ وەکو بڵێ بێئیشی. ئەو بابەتەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالی لە ئاخیری سوورەتی ئەلمؤمنون لە ئایەتی 105 پێش 105یش، بەڵام من هەر لەوێن دەرێەوە بە کورتی لە خزمەتتاندا دەم هەتا 118 بابەتێکە کە ئەنەما کۆتایی هاتووە. لەبەرەوەش لە قورئانی پیرۆزدا گە تەماشە بکەن، خوای پەروەردگار کە باسی بەهەشت و باسی دۆزەخ دەکات بە فعلی ماضی باز دەکات. بە فعلی ماضی یعنی قەزیەکە کۆتایی هاتووە. خەڵکێک لە بەهەشت نیشتەجێ بووە کە هێشتا قیامەت دانەهاتووە، خەڵکێکیش لە دۆزەخ نیشتەجێ بووە، کۆتایی پێ هاتووە. قەزیەکە لای خوای پەروەردگار بالفعل کۆتایی پێ هاتووە، چونکە لە لای خوای پەروەردگار کات و زەمەن نییە. ئەمن و تۆین تەمەن ساڵان حیساب دەکەینەوە، ساڵی 2022 داخۆتات مهم لە لای خوای گەورە کۆتاییەکەی معلومە کە چی لێ دێتن. معلومە لایوی چەند کەس ئەچنە بەهەشت، چەند کەس دەچنە دۆزەخ، و ئەوجا ئەو مخاتەبەیە بالفعل ڕوو دەداتن. بەڵام خوای گەورە وای پیشان داوە کە ڕووی داوە. ئەوە جێی هەڵوەستەکردنە. یعنی قەزیەیە کە هێشتا قیامەت دانەهاتووە، کە هێشتا حەشر و حیساب نەکراوە، ئەوە پەیوەستە بە عیلمی غەیبی خوا کە خوای پەروەردگار عالم الغەیبە. ئەوجا کات و زەمەن لای خوای پەروەردگار نییە. ئەوجا خوای پەروەردگار ئاگاداری حاڵی مەخلوقاتی خۆیەتی. ئەو عەبد و بەندانەی احتیجاج بە چ دەکەن، عوزر بە چ دێننەوە، ئەو شتانە هەموو لاوی کۆتایی هاتووە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالی. لەبەرەوە برا شیرنەکانی خۆم لە زۆر شوێنی دیکەی قورئاندا تەماشە دەکەین خوای گەورە مشتومڕ و لێک هەڵزەقینەوەی دەسەڵاتداران و شوێن کەوتوانی دەسەڵاتداران باز دەکات کە ئێستا کابرا خۆی لەسەر بە کوشتی دەدا، ئێستا بۆی هەڵدەپەڕی دەنجی بۆ تەزویر دەکا، بەڵام لەوێن دەرێ ڕوبەڕوو یەکتر دەوەستنەوە. ئەوجا لە شوێنێکی دیکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالی مشتومڕ و مناقەشەی ئیبلیس شەیطان لەگەڵ دۆزەخیان، ئەوانە هەمووی جێ هەڵوەستەکردنن. چۆن بە مخاتەبەی ئیمانداران پێکەوە کە دادەنیشن باسی دنیا دەکەن، ئەتۆ چۆن ئەو پلە و پایەت وەدەستێنە، ئەتۆ چۆن گەیشتی ئەو پلە و پایەی، ئەوە شەرواریدە، ئەوە شەرخوای پەروەردگار باسی کردووە. ئەوجا لە شوێنی دیکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالی مووقیفێکی دیکەی سەرنجڕاکێش کە پێویستی بە هەڵوەستەکردنە، بەشێک لەو ئیماندارانەی کە سابت بوون لەسەر دینی خۆیان،
هەڵ نەگەڕاونەوە کەچی دۆست و برادرێکیان هەبووە کە زۆر هەوڵی داوە کافریان کاتن لە بیر و باوەڕی ئیسلامی هەڵیان جێڕێتەوە بەڵام کە سابت بوو ئەو دەچێتە بەهەشت بە ڕەفیقەکانی دەڵێن وەرە با بچین قسان دەگە فڵان کەسی بکەین لە ناو ئاگری دۆزەخ بزانین داخۆ حاڵی کووە یعنی ئەوانە هەمووی بابەتگەلێکن کە بەڕاستی پێویستەکە ئینسانی ئیماندار هەڵوەستەیان لە خزمەتدا بکات بەتایبەتی ئەو بابەتە بابەتێکی زۆر هەستیارە کەوەی ئەمڕۆ لە خزمەتی داین ئینسان خۆی بپارێزیتن وەکو گوتم لەو سێشتانە زۆر لە کوفر لە شرک لە نیفاق چونکە ئەوانە خوا نەخواستا ئینسان لەسەر یەکێک لەوانە بڕوە بە ئەبەدی لە ناو ئاگری دۆزەخدا دەمێنێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەورەی یەکتاپەرستان بوو بەڵام دوعای کردو خوای پەروەردگار لە شرک و لە کوفر و لە نیفاق و لەوانە بیپارێزێت ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام ئەبول ئەنبیا دوعای کردو خوای پەروەردگار خۆی و زوڕیەتەکەی بپارێزێتن لە کوفر و شرک و نیفاق هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام دوعایان کردو خوا بیان پارێزێتن و بۆ ئێمە ئەوانە قودوەن پێشەنگن دەبێ ئێمە سەرەڕای دوعاکردن دەبێ بشزانین ئەو ڕێگەیانەی کە ئینسان دەگەینن بە کوفر و نیفاق و شرک خۆ لێ پارێزین پێیدا نەچین تخونی نەکەوین خوای گەورە تەبارەک و تەعالە لە سوورەتی المؤمنون لە ئایەتی 105 دەفەرمێ ئەلەم تەکن ئایاتی تتلا عەلەیکم فەکونتم بها تکەذبون بدایەتی حیوارەکەیە خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمێ ئایا ئاەتەکانی من پەیامی منتان لەسەر نەخوێندراوە بۆتان نەهات بۆتان نەخوێندراوە پێتان ڕانەگەیەندرا خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمێ فەکونتم بها تکەذبون ئەو پەیامەتان بە درۆ دەزانی ئێوە ئەو پەیامەتان بە درۆ دەزانی دتان گۆوانیە خوای گەورە هیچ پەیامێکی نەناردوتە سەرزەوی بۆ چونکە پەیامی خوا خۆشەویستانی خۆم بۆ چییە بۆ لە قالبدانی ئینسانەکانە بە شێوەیەکی تەندروست ڕیزکردنی ئینسانەکانە بە شێوەیەکی تەندروست چۆنە تو کۆمەڵە خەڵکێکت هەبێ پەرش و بڵاو بن بێ ڕیزیان کەی و سەفیان کەی و شتی جوانیان لێ دروستکەی کۆمەڵە خشتێکت لە بەردەست بێ ئەو خشتانە هەمووی ڕووکرابن بێ بینایەکی جوانی لێ دروستکەی سەفتی کەی جوان لەسەر یەک کە خەڵک سەرنجی خەڵک ڕابکێشی پەیامی خوا بۆ ئەوەی هاتوو بۆ بەشەریەت کە ئینسان بخاتە سەر ڕاستە ڕێگایەک جوان ڕێک و پێچیکە بۆی کە خەڵک لە دەست و زوبان و داوێن و دە و لە هەموو شتێکی پارێزراو بێت و ئینسانێکی بە سوود و قازانج بێ بۆ کۆمەڵگە و مجتەمع وەڵامی ئەوان بۆ خوای پەروەردگار چییە قالوا ربنا غلبت علينا شقوتنا وكنا قوما ضالين ئەوەی کە لێرە ئەوڕۆ مناقەشەت دەکا لێرە مشت و مڕت لەگەڵ دەکا لەوێن دەرێ ڕاستیەکان دەڵێت لەوێن دەرێ ناتوانێت خۆ بشێریتەوە دەڵێ چی قالوا يعني بەجەمع گوتیان يعني هەموو ئەوە ڕەیەکان ئەوەی کە ئەو کافر و بێباوەڕانەی کە چوون بۆ دۆزەخ قالوا ربنا ئەی پەروەردگار ئەوجا کە لێرە باوەڕی نەبوو کە پەروەردگارێکێ و خوایەک هەیە و بەدیهێنەرێکەیە و خالیقێکەیە کە شایستەی پەرستن بێ کە خۆی لە جێلیدا بوو بەس بۆی کە حەز و ئارەزوەکانی خۆی تێرکا لە دنیا ئەلێوێن دەریا تەراب دەکا ئەڵێن چ قالوا ربنا ئەی پەروەردگاری ئێمە بەڵام کەنجین بەدبەخت پاشەوەی کە بە ئەبەدی بڕیارت بۆ درا لە ناو ئاگری دۆزەخ بی جا ئەوجا هەتا ئێوارێ بلاڵێەوە بپاڕێەوە بە کەلکت نایە قالوا ربنا غلبت علينا شقوتنا والله إخوايا ڕاستەکەی پەیامی تۆمان بۆ هات پێغەمبەران هاتن بەڵام خراپەکاری خۆمان زاڵ بوو بەسەرماندا وكنا قوما ضالين ئێمە خەڵکێکی سەر لێشێوا و گومڕا بووین یعنی بە دوای حەز و ئارەزوەکانی خۆمان کەتین لەبەرەوەش ئاگاتان لێ بێ گوناه ڕادەکێشێتن گوناه ڕادەکێشێ عیبادەتیش عیبادەت ڕادەکێشێتن ئاگاتان لەو خاڵی هەبێت یعنی تەماشەکە تو من هەموو جارێەوە دووبارە دەکەمەوە کەس یەکەم جار تووشی قەتڵ نەبوو بڵێ هیچی نەکردێ ڕاست و بیکاورای کوشت بیت
ئەوەی کە هیچ مقدماتی قەتڵی نەبووبی قەت دەستی نازێ خەڵکی بگوژیت. مقدماتەکەی قەتڵەکەی چییە؟ کابراکی شەڕانجێزە تووڕە و ترشە لەگە خەڵکی نایەتەوە هەرچیەوە بوو دەگەڵی بەشەڕ دەی هوردە هوردە لێدان و لێ پێک پڕەژان و دەی ئاخیری دەگاتە چی؟ ئاخیری دەگاتە کوشتنەکەی. مقدماتێکی زۆری هەیە تا دەگاتە کوشتنی. زیناکردن کەسێک کەوت جار کابرا هەر لە مزگەوتێ هاتە دەرەوە بچی تووشی زینابی مستەحیلە. دەبێ مقدماتەکەی بڕی بن. قسەکردن لەگەڵ ئافرەتان، نەزەرکردن، مەوعیددانان، ئەوجا پێداوەرە تا دەگاتەوە دەرێ قۆناغ و مەرحەلەی زۆری دەبێت. دزیکردنیش بە هەمان شێوە. یەکەم جار کابرا تووشی دزی گەورە نابیت. فێر دەبێ لە داک و بابی خۆی لە جیرانی لە ئیدی تا دەبێتە دزێکی معتەریف و ئاوەکەوەی کە دەڵێن نەر بۆ خۆشی دەڵێن کابراایەک لە سەردزی زۆر جار گیرا و چەندی گیرا تۆبەی نەکرد دەڵێ بڕیاری عدامیان بۆدا دەڵێ لە دوو دایکی خۆی نەروەل حاصل کە یەکەم هەر داواکاریەکی هەیە بێ کابراکەی عدام دەکرێت و دایکی خۆم ببینم کە دایکی خۆی هینا زۆر وەڵحاصل سەر زەنشتی کرد و قسەی بەداچی خۆی گوتن گوتەوە ئەتووی وات لە من کرد کە من بگومە ئەو ڕۆژەی ئەزانی ئەو دزیانەی من لە کەنجینۆ دەستی پێ کرد لەو ڕۆژەی کە هێلکەیەکم هێناوە ماڵەوە گوتمە و هێلکەم دیتەوە ئەگە ئەو کاتەی گوێت گربامە دوو شەقت لێدا بامە هێلکەکەت پێنار بامەوە شوێنی خۆی تووشی ئەو بەزمەی نەدەم. ئەو جە خۆشەویستانی خۆم خوای گەورە تەبارەک و تەعالە لە دەفەرمێ لە درێژەی ئاەتەکان هل لسزاري وان ربنا أخرجنا منها فإن عدنا فإنا ظالمون. تماشك پروردگارە چەند بە ئەدەبن ئەی پەروەردگاری ئێمە ئەی خودای ئێمە ئەی خاوەنی ئێمە ئەخرجنا منها بمانهێنە دەر لە ئاگری دۆزەخ فإن عدنا فإنا ظالمون. ئەگە گەڕاینەوە سەر ئەو سیفەتانە ئەو جارێ بەڕاستی ئێمە زاڵم و ستەمکاری. خوای گەورە چ دەفەرمێ قال اخسئوا فيها ولا تكلمون. علەما دەفەرمونەوە ئاخر قسەی وانە داوەشێن داڕزێن بە هەمیشەی لەوێن دەرێ بە زەلیلی بمێننەوە ولا تكلمون قسانیش نەکەن. قسەکردنیشان ئەو جارێ لێ قەدەغە دەکرێت. لە شوێنێکی دیکە کە داوا دەکەن دەڵێن بمانجێڕۆ دنیا خوای گەورە چ دەفەرمێ وەلەو ڕودوا لعادوا لما نهوا عنه. دەڵێ گەر فەرەزنا بیان جێڕمەوە دنیا هەمان خەسڵەتی کە دەیان کردن دەست پێ دەکەنەوە. یەک نمونەی زیندوشتان بدەمێ کابرایەکی خراپەکار دەگیرێت ئەچێتە سجنی دێنەوە ئەزانی چەند باش بووە تۆبەی کردووە بۆ خوای سوڵحاوە هەر لێی گەڕێ کوڕە هەر بوویتە مەلایکەت. هەر ئەوەندەیە کە ئەمری بەربوونی دەرچوو کە بەربوو لە سزنی هاتەوە دەرێ ئەبی تۆ هەمان گورجی زاران. وەڵڵا ئەمە کاتی خۆی کە لە پەرلەمان بووین بڵێ لە لژنەی ناوخۆ ئەوانە یاسای لێبوردنی گشتیمان دەرکرد لە پەرلەمان. ئەو دادوەر و ئەوانەی کە سەرپەرشتیاری سجن و ئەوانە بوون هاتن بۆ لاماوتێن وەڵڵای شتێکی زۆر غەڵەت دەکەن ئێوە شارەزانین وتمان بۆ کاکە وەڵڵای ئیوا هەیە یعنی خۆی دەکاتە مەڕ بەڵام ئیوا هەیە 3 جار لەسەر هەمان کەیس گرتومان و دەژۆرەمان کردوتەوە تۆبەی ناکات بەرتدا هەمان بەزمەکەی دەکاتەوە گرتت حەمام لە چێ بچی دەست و نوێژێ بشوە پیاوەکی ساڵحە لەسەر دوو گورج کومەجاڵی نییە خراپەی بکە کە هاتە دەرێ هەمان گورجی زارانە. لەبەرەوەش خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمێ إنه كان فريق من عبادي يقولون ربنا آمنا فاغفر لنا وارحمنا وأنت خير الراحمين. وفکریان دوێنیتەوە وفکرتان دێ هەندێک لە عەبد و بەندەکانی من کە بۆ من سوڵحا بوون کە داوایان دەکرد خوا لێیان خۆش بێ خوا عەفویان کە خوا غەفور و ڕەحیمە فاتخذتوهم سخريا حتى أنسوكم ذكري وكنتم منهم تضحكون. وفکرتان نایە گاڵتەتان پێ دەکردن پێیان پێ دەکەنین دەتان گۆ تەماشەکە خەڵک چۆ سەرمانجی ئەوانە هێشتا دەستیانە بەرزکردنەوە لە چێ دەپارێنەوە ئەنگۆ داوای چ دەکەن تاکەنجی نەو جەهالەتە
ئەوەتان پێدەگوتن و فکرتان دێ ئەوانە ئەوجا خوای گەورە دەفەرمێ ئینی جەزەیتهم اليوم بما صبروا أنهم هم الفائزون بەڕاستی ئەوە مژدەیەکی زۆر زۆر خۆشە بۆ ئێمە ئیماندار ئەو مژدە خۆشە لە دەستە خۆمان نەدەین لەگەڵەوەی ئەمڕۆ کە ئەوانەی کە دژایەتی ئیسلام و مسلمانان و سەخوەی ئیسلامی دەکەن زۆرن ئیمکانیەتی مادی و بەشەری و ئیعلامیان لە پشتە مسلمانان ئەتوانن بڵێم لە زۆربەی زۆری شوێنەکان چەوساون بێدەسەڵاتن بێ ئیرادەن هیچیان لە بەردەست نەماوە یەکشتمان لە بەردەست ماوە مابەینی ئێمە و خوا ئەویش کەس نادوانی تەداخولی کاتن ئەتوانین ئەو مابەینەی خۆمان ئاوەدان کەینەوە وەکو ڕابعی عەدەوی دەفەرمێ یا لەیتە بەینی وبەینەکە عامر وبەینی وبەینە العالەمینە خەراب خۆزیا خۆیان بەینی من و تۆ ئاوەدان بێ ئەگەر لە خەڵکی بینم تێک بچێتن گوێم لێ نییە گرنگ ئەو ئاوەدانیەیە گرنگ ئەو دڵسۆزیەیە کە ئێمە هەمان بێ دروست بکەین لە مابەینی خۆمان و خوا ئەو هەموو دژایەتێک کە دەکرێت موەقەتە ئاگاتانێ بێ پێ تێک مەچوون پێ ناڕەحەت مەبن پێ خەفەتبار مەبن ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين خەفەتبار مەبن وەکو بڵێ دۆشدا مەمینن والله ئەگەر ئێوە ئیماندار بن هەر ئێوە سەرکەوتون هەم لە دنیا هەم لە قیامەتیش خۆ بەلای کەمە ئینسانی ئیماندار دڵی خۆشە خەفەت و خەمان زۆر ناخوا ئازانێ ئەو دنیای کۆتایی دێتن بەڵام ئەتووەرە قوڕوە سەر کابرای کافر کابرای منافق کابرای مشریک ئەتۆ چ دەکەی قوڕی چێن دەرەوە سەری خۆت دەکەی خوای گەورە لە ڕۆژی قیامەتی بە فکریان دینیت و کە گاڵتەیان بە مسلمانان کردوون کە بە مسلمانانیان ڕاباردووە کە تۆمەتیان بۆ مسلمانان دروست کردووە ئەوە هەمووی لەوێن دەری خوای گەورە و بیریان دینیتەوە ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەکو دەمکوتکردنی ئەوانە بۆی بزان داقوتسیان لە دەستە خۆداوە بەرامبەر بەو دوا ڕۆژەی قالە کەم لەبیستم فی الأرض عەدەدە سینین ئەوجا لێیان دەپرسیتن ئەنگۆ چەند مانەوە لە دنیا ئەو دنیایەتان ئاوە ئەو قیامەتە خۆشتان لە دەستە خۆدا چەند ساڵ مانەوە لەوێن دەرێ قالوا لەبیثنا یەومەن ئەو بەعض یەوم فەسئەل العادین وەڵڵاهی خوایە ڕۆژێکیان دانا ڕۆژێک بەڵام لەوانەی کە لە ژمێریاری زیرەکن لەوان بپرسە لەوانەی هەندەش نەبیت خوای گەورە دەفەرمێ قال إن لبثتم إلا قليلا لو أنكم كنتم تعلمون والله زۆر لەوەش کەمتر ئەنگۆ لەو دنیای ماونەوە ئەگەر بزانن چۆن وەرە 100 ساڵی 1000 ساڵی کاکە با لە عمرت لەو دنیای بوو بێت بەراوردی کە بە ژمارەیەکی مالانی هات چەند دەکا سفر کات هیچ ناکە کەواتە ئینسان بۆ ئەو دوو ڕۆژانە خوای خۆی لە خۆی عادز نەکا لە خۆی تووڕە نەکا و وا بکاتن کە شایستەی لێبردن و عەفوی خوای پەروەردگار بێ والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه